ام ديما بيش بزن ونزل كان بس ديالهم برو يوسف برتو برو برام پێمان بڵێ بۆچی ئەمڕۆ هاتوویتە بەردەم دادگای هەولێر وە کێشەکەت چییە و لە کەیەوە ئەم کێشەیە سەریاڵداوە فەرموو. بخير بين سرتا بناي خواي جورا امين لا روجا شوشي او رو او صارك دبي ريك ششي هاش ريك صالكا امين خزانكم لخستخاني مهرباني مرت لبندستي بو هو استعمل او ريك صالكي او ريك صالكا لا خستخاني مهرباني قوايا خزانكي من فيروس شي هي فيروسكي بناي ايدس استا امن يكم بيامم لبو وزير تندرستيا اگر او فعصاني وزير وزارتي حكومي ناخواتن او فعصاني وزارة تندرستي ناخوا كلا خستخانه كان يوان كرديتم تو مش دسمو ماريو واز دينمو تواو ايوان تواو ترو اگر دشخواتن او فادنامه خزانه ما كدرب بكم خيني مرديه باشا ليره دا روي بيامي من خصوصا لريد زنابتانوا لري او كان على بريزان لبو وزير تندرستيا وزير تندرستي براستي زور بريزا غازي كنا خوي كرديما لكن دانشتي ما تيداغي بيم قلتي رون كدناهم لو بدا امين او خزانه خم بلوزنا التشريع كدينك بشخصك لا تقرير طبي لا تبعدل تشريع كرديا بلوزنا 16 ساعات امين للتشريع مهش توا باشا قربان اگر بوشوي باسي بدا شلون بو يعني سرتات او خزان مشكله هبو وبي خوي شو خستخانه دواتر بروسي نشتغل كي شلوني بو عملو باسكا بله امين كاكا وكو خلشكاوها برديتم ببيكانين شي ساعه وشي زور بسيطين لسر زرجيبو طبعا هربخوشي قوتي بسيطه تدقي هربخوشي كلمه قصي خوي عائله خوم شاهده دكز بقربيس كسي الشاهده كقوتي بسيطه قوتي بساعات شي دليل سوينم شي ساعه وشي زور بسيط بو او شي ساعه وي تقان تقي او شي ساعه جهراوي دبي او فيروس جهراوي دبي كرماوي دبي يكوصل لزستي بلاو دبتوا يعني هم الدكتور ناتواني كنترولي بكاتن تيدقي و سطان نوهد بينزيش ديكوشي باشا اتو شنكت ساعه لك عمليات بو بله امون بدايات برديان لبع عمليات كان دي يعني يخستا اخيري يخستي انا اخيري على اساس قوايا اما يشتمانو ناشت يوانيا بخوان دا دانغو باو عمليات السكانه بكين او زي وش دوايا ديرينو تواو ام قلت باش شي شغنيا 9 ساعات انتظار كبرديان عملياتي وزائدا خزانكم استا باشوي 9 ساعات لجوري بوا بلفظي قصي خوي فيديوم لكنا دري بندي شان كردم دا قلت انا زاري ما كان ولا لايبن كواتا وخزانه من دو زارج بنس كدايا تدقي استا امن لوي رون كدنوم دوي لدليرشينا لو هات يا سرباني قلت الحمد لله نزاعتينا امش دس خوشي مان لي كردي اويك لوي رون كدنوم دوي دليرشينا اتو سكن هاي دكتوري زول دوري هام بدكتور غازي ناكم سوين بخوا ودكتور نيا دليرشينا اتو لو بمند نقو ولا تشعارة شيء أو هابوا أتلو هاتي قوتت الحمد لله نزعتي هنا دعاء حراتي الرويشتي أو رونكدون لبو بدا أتو رونكدون لو من دايا سيبشت كتا آيات بقرباني خواي مو كلامي خواي من إنكاري جقرناكم دليرشينا لو رويشتي هراتي لو أوندم بيبري لو هراتي كجيشت عالتي خطرو جيشت عناية تساو ديري تسر لو نهاتيو بيم بري يان كسكت بنادبا لو من لري كارمن نقو تلفون ملو كرايخ كخزمي خوما بمندري ورا جوان بلا جوان وس إجور شراق وتملوغتي ورا لا عناية فريان دا عناية دليشنا لبندستي تنمر ديال العملياتي لو يدري هيش تختاي منيا راستن فرد دايتا عناية
ها لودیانە من ئەوە شتانە نازانم دلێرشینە دوای چەند کاتژمێر گیانی زانسەرەکە دەگە بە دیاری پێم مامڵێ تقریبا نێزیک ئەو گوتی 72 ساعات 65 ساعات و 68 ساعات بوو لەو ئەوانە جەنازەی دامەوە بۆمان کورت بکەیەوە ئێستا داواکاری تۆ چییە وە دەتەوێت چی بکەی لە دادگا بۆ چاتی کە دادگا داواکاری من ئەوەیە مدیری تۆ عەدل ئەگەر غەلەت نەبوومە بزانم ناوی عازی ئاشتیا من ئەو خێزانەی من بە لوزنت تەشریع کرایە طبعا کە نوێی شەوێت چووم یەک مۆزەفی لێبوو ئەو مۆزەفە بەڕێزە گوتی ئەگەر شتەشی جوانت دەوێ گوتی بالۆس بینێ بمێتەوە ئەمە بە لوزنە لۆ تەشریع دەکەین هەستایمە هەتا ئەو هەموو خزم و کەسەم ڕازی کردیە کاکە با من ڕوو سوور بم لە ناوتان کە ئەو خێزانەی من ئایدزی نییە ئەو جە پشگیریان کردیمە سوێن بەخوا یعنی چەند خزم لێم تووڕە بووە بەڵام پاشان پشگیریان کردم پێیان گوتیان هەرچی ئەتوو برێمە بەجێت دەکەین وەڵڵی زۆر خۆش بەخت بووم کە ئەو هایان پێ گوتم کاکەوە راپۆرتی پزیشکیە دەرێ بەکەم خینی مردێ و هوردەواریەکانی دیشت پێ نارێ هوردەواریەکان چیە دەڵێ ئەوە لە ڕۆژی محکەمەی ئەگەر عاکم داوای کرد ئەمە پێی دەڕێت درێژینە بە من گوتە جەرجی نیوەم لێ کردەوە نیوەش ڕزی بووە نیوەی ڕزی بووە طبعا من کە تەشریعم کرد ئەوەی تەشریع کرد ناوی کاک ئارام بوو ئێستا جێ لە دەنگمە سوێن بەخوا پێی گوتم گوتی جەرجی زۆر سالم بوو زۆر بێ مشکلە بوو تەنانەت تفرەچی سەر ئەها کو چەرمەکەی هەرگرن سوێن بەخواوە قسەی ویە وزائدەن ڕسمی جیرایە لا تبعادل ڕسمی جیرایە کەیسەکەتان لە دادگا بوو چی بەسەر هاتەوە کەیسە دادگا هەز دەکەم زۆر خاوە زۆر خاو یعنی هەز دەکەم شتێک هەیە لێرەدا لە ڕوونکردنەوەکانی دلێرشینە ئاماژەیەکی بە کاک ئومێدی کرد ئەتوو چیشت لە کاک ئومێدیە بەس بزانم لۆ نایوی دەینی وەزیری تەندروستی قەینە ڕەبتە بە تۆ ڕەبتە یعنی لۆ نایوی دەینی لێرەدا ئەو ڕۆنکردنەوەم بدەوە لۆ نایوی دەین لۆ ئەوی دەکەی شاید ئاگای لێیە داخۆ نەخۆشەشی نارتەکەنە تو یان نەیناردە بڕیاری دادگا چ بوو چیان پێ گوت بڕیاری دادگا هیچ ئەوەک نییە ئەمن دوو شکایەتم لێ کردیە شکایەتەشیان داخرا بەڵام داواکاری گشتی تەمیزی کردەوە هەری داوە گوتی حەق خۆیتی و نابی داخلێ ئەو داواکاریم ئیوەیە کە ناوی زڕاندیمە درێژینە ناوی زڕاندیمە بە ئەوەی کە خێزانەکەی من ئایدزیتی ئەوە وەرەخەکانە عەز دەکەم کامیلەکان بێن سیر یعنی ببینم بەڕاستی عەز دەکەم ببینم بە چێ ئەوانەی دەوێت دەیدەمێ ئەو نوسخانە چێ دەیوێت دەیدەمێ سێ فەحسی خێزانەکەمە فەحسی خۆشمە طبعا دلێرشینە بە پەیامنێرەکانت گوتبوو بە پێکەنیم پێت گوتبوو گوتبی برێ بچی خۆی فەحسکە دلێرشینە من لە مێژە خۆم فەحس کردەوە فەحسی منە چێ زوومی کامیلەکەی دەینتە پێش ئەوە فەحسی خۆمە تێدەگەی کە دەرێن نیگەتیڤە تەمەشاکەن بە جوانی یعنی ئێستا بۆمان کورتیتەوە ینی هەم چەند زۆری شخاندەمێنێ ئەو بزانین بە کورتی کەیسەکەت گەیشتەوە بەشێ و چ داواکاریە لە دادگا و وەزیری تەندروستی بەدیاریکاریە لە وەزیری تەندروستی سەرەتای قسەکانم ئاماژەم پێ کردێ وەزیری تەندروستی ئەو ڕۆنکردنەوەم لۆ بدە لە تەشریعی ئەو ڕۆنکردنەوەم لۆ بدە ئایا خێزانی من ئایدزیتی یان نا ئەو ڤایرۆسە کە ڤایرۆسە پێی دەڵێن ئایدس کاکە ئەگەر هەیتی باشە فەحسەکانی گۆ ئەمش دەسوتێنم ئەگەر نە ئەمەش حکومەتێکمان هەیە هەموو شتێکی زۆر میێنترە لە خەستەخانە ئەهلیەکان ئەو خەستەخانە ئەهلیانە ئەمن لەگەڵ ڕێزم ناوی هەمیان ناینم بەڵام ئەوەی بەخۆم لێبوویمە و دیتیتم میهرەبانی کە پارەکەمدا واسڵم کرد هەر کاک بوو گازیان دەکردم بەڵام دوایە زۆر ئیستیغلال زۆر یعنی ناکرێ بەعز بکەم ناکرێەوە تۆ دەریان نەدەکردمە دەرێ زۆر سپاسان دەکەم بە خێربن سەر چاوە